جۆرەکانی گزیکردن لە مامەڵەکان بەوەی کە شتی بەسەرچوو بفرۆشین، شتی خراپ بە نرخی کاڵای چاک ساکردنەوە، فرۆشتنی چەندەها مەواد کە زیان بەخشە بۆ تەندروستی تاک و کۆمەڵگا و ژینگە، و هەروەها جۆرەها گزی لە بواری مقاولات و تەلارسازیە، جۆرەها گزی لە بواری سیارە فرۆشتن و معرەزەکان، جۆرەها گزی لە بواری ئاژەڵ فرۆشتنە، خوێی بەرێ بە ئاو زۆر بخواتەوە ئاوەکەش بە سعری گۆشت پێی بفرۆشە، شیرەکەی مەدۆشە تا 3 ڕۆژ بەوەی شیرەکەشی بە سعری گۆشت پێ بفرۆشی و تا دوایی. زیادکردنی نرخ لەسەر مسلمانان بە هەر جۆرێ بێ، گزیکردن لە مسلمانان بەوەی فرۆشتنی چەندەها مەوادی حرام و یاساغ و خراپ و زیان بەخش، گزیکردنی کاربەدەستانیش گزی دەکەن لە بەڕاستی لە شوێن کەوتوانیان بە سەپاندنی چەندەها یاسای نابەجێ و زاڵ مستەمکارانە، ڕێخۆشکردن بۆ هەموو جۆرە بێدینی و بیرۆکەیەکی خراپ و گومڕاکەرانە و تەنگ هەڵچنین بە هەموو دیاردە چاکەکان و تەندروست و دینداری لە کۆمەڵگادا، خزمێنە و لایەنگری و حیزبایەتی و کەسانی نزیک و فرۆشتنی سامانی میلەت و بەهاردەردانی و دەستخستنە قوت و داهاتی میلەت، ئەمانە هەمووی بەڕاستی ئەلیمام راع وهو مسؤول عن رعیته، پێشەوای وڵات، پێشەوای مسلمانانە و بەرپرسە لە هەموو یەکێکی مسلمانانی ئەو کۆمەڵگایی کە ئەو سەرپەرشتیانەکە. ئەیما راع غەش رعیته فهو في النار، هەر کار بەدەستێ، هەر کارێکی بەدەستە و گزی و غەش و فێڵکە لە مسلمانان تیایدا بەڕاستی لە دۆزەخدایە.